ئیمامی ئیبن حیبان لە کتابی ئەثیقات بۆمان باز دەکات لە زانای زۆر بەڕێزەوە ئیمامی عەبدوڵڵای کوڕی موحەممەد شتێکمان بۆ باز دەکات ئەمە بەڕاستی خۆشەویستی ڕاستەقینەیە بۆ خوای پەروەردگار بە کردەوە نەک بەدەم. با بزانین ئێمەش کاتێکە ژیانی سەحابە و تابعین و دوای ئەوان دەخوێنینەوە ئیمانەکەمان زیاد ئەکات یا زیاد ناکات. ئیمامی عەبدوڵڵای کوڕی موحەممەد ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ڕۆشتمە دەرەوە لەگەڵ کۆمەڵێ موسڵماندا جیهادمان ئەکرد بۆ وڵاتی میسر. ئەفەرمێ کاتێکە ڕۆشتمە لێواری ئاوێک بەحرێک هەبوو چوومە لێواری بەحرەکە شوێنێکم بینی لەناو شوێنەکەدا خەیمەیەک هەڵدرا بوو لە پەنایەکدا خێمەیەک هەڵدرا بوو. بەڵام ئەفەرمێ کاتێ ئیمامی عەبدوڵڵای کوڕی موحەممەد کە تابعیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ کاتێکە چوومە ناو خەیمەکەوە بزانم لە لێواری ئەم ئاوە ئەم خەیمەیە کێی تێدایە. ئەفەرمێ چوومە ژوورەوە فيها رجل قد ذهب يداه ورجلاه وثقل سمعه وبصره. سبحان الله. ئەفەرمێ چوومە ژوورەوە نا ئەو خەیمەیە پیاوێکم بینی ئەم پیاوە هەردوو دەستی لەدەستدا بوو دەستی نەما بوو هەردوو پێی لەدەستدا بوو پێیەکانی نەما بوو. ئەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێبێ گوێی قورس بوو چاوەکانی زەعیف بوو واتە پارچە گۆشتێک بووە نەدەستی هەبووە نەقاچی هەبووە چاویشی زەعیف بووە و گوێشی قورس بووە. ئەفەرمێ ئیمامی عەبدوڵڵای کوڕی موحەممەد ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەم پیاوە کە لەناو ئەم خەیمەیەدا بوو هیچ لاشەی بەشێک لە لاشەی ئیسفادەی پێ نەدەکرا ئیلا تەنها زمانی مابوو. ئەوەی کە بە کەڵکی بێ لە لاشەیدا تەنها زمانی بوو. بەڵام دەفەرمێ ئەم پیاوەم بینی ئەم پیاوە بێ دەست و قاچە ئەم پیاوە چاو زەعیفە ئەم پیاوە گوێ قورسە دەفەرمێ گوێم لێ بوو دەیفەرموو اللهم أوزعني أن أحمدك حمدا أكافئ به شكر نعمتك التي أنعمت بها علي وفضلتني على كثير ممن خلقت تفضيلا. أي فرمو أي خواهي جان دعوات لي أكم لێت ئەپاڕێمەوە یارمەتیم بدە سپاسێکی تۆ بکەم کە بەڕاستی ئەو سپاسکردنە سپاسکردنی بێگە بێ بۆ ئەو ناز و نیعمەتانەی کە بەسەر من دابەخشیتە ئەو هەموو ناز و نیعمەتەی کە بە منت بەخشیوە بە هیچ کەسێکت نەبەخشیوە ئەی خوای پەروەردگار خوا یارمەتیم دەی سپاسی تۆ بکەم لەسەر ئەم هەموو ناز و نیعمەتە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی موحەممەد ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ وتم واللهی ئەچمە پێشەوە ئەڕۆمە خزمەتی ئەم پیاوە کە وەکو پارچەیە گۆشت کەوتووە بزانم چ ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار بەسەر ئەم کەسەوە ماوە. ئایا ئەمە علم و زانیاریە کە ئەم پیاوە دەری ئەبڕێ بە زمان سپاسی پەروەردگار ئەکا یا خوای پەروەردگار خستێتە ناو دڵێەوە. ئەفەرمێت چوومە پێشەوە بۆ لای ئەم پیاوە ڕەحمەتی خوای لێبێ سەلامم لەم پیاوە کرد جوابی سەلامەکەمی دایەوە. ئەفەرمێ وتم بەڕاستی تۆم بینی سپاسی خوای پەروەردگارت زۆر دەکرد لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتەی کە بە تۆی بەخشیوە و خۆشت ئەڵێی ئەی خوای پەروەردگار ئەو ناز و نیعمەتەی بە منت بەخشیوە بە هیچ کەسێکت نەبەخشیوە. چ ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار بەسەر تۆ ماوە؟ دەست نییە پێت نییە چاوت خەریکە کۆتایی پێدێ گوێیەکانت قورس بووە چ ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار بەسەر تۆیە. ئەم پیاوە مەستی ئەوە نییە بەڵام دەیەوێت بزانێت ناز و نیعمەتی خوای پەروەردگار بەسەر ئەم کەسەوە چییە بۆی علم و زانیاری لێوە فێر بێت نەک وەکو ئینکاریەک. فەرمووی ئیمامی ئەبوو قیلابە ئەبوو قیلابەی بێدەست و بێپێ بەڵام ئیمانەکە لە دڵیدایە خاوەنی ئیمانێکی ڕاستەقینەیە بە زمان خوای پەروەردگاری خۆش دەوێت بە کردەوەش دەیسەلمێنێ. فەرمووی وما ترى ما صنع ربي ئەوە تۆ چی دەبینیت کە خوای پەروەردگار چی بەسەر مندا هێناوە سەیر ئەم ئیمانەکە واللهی
لو أرسل السماء علي نارا فأحرقتني. ئیمامی ئەبوو قیلابە پارچەیە گۆشتە کەوتووە، فەرمووی ئەوە تۆ چی دەڵێی؟ خوای پەروەردگار لەگەڵ مندا چی کردووە؟ واللهی ئەگەر خوای پەروەردگار لە ئاسمانەوە ئاگر ببارێنێ بەسەرمدا ئاگر بمسووتێنێ، پەروەردگار لە ئاسمانەوە بە ئاگر بمسووتێنێ، وأمر الجبال فدمرتني، وخواي پەروەردگار فەرمان بکات بە کشێوەکان هەموویان بکەون بەسەرمدا لە ناوم بدەن، وأمر البحار فغرقتني، وأجر خواي پەروەردگار فەرمان بکات بە هەموو ئاوەکان بە هەموو بەحرەکان ئەبوو قیلابە بخنچێنن، وأمر الأرض فبلعتني، أجر خواي پەروەردگار فەرمان بکات بە زەوی قوتم بدات. بەڵێ ما ازددت لربي إلا شكرا وما ازددت لربي إلا حبا. والله أجر خواي گەورە لە ئاسمانەوە ئاگر ببارێنێ بەسەرمدا، فەرمان بکە بە شاخەکان بڕوخێن بەسەرمدا، فەرمان بکات بە بەحرەکان بمخنچێنێ، فەرمان بکە بە زەوی ئەبوو قیلابە قوت بدا، والله غەیری سپاسی خوای پەروەردگار هیچ شتێ لە من زیاد ناکات، والله غەیری شکری خوای پەروەردگار و خۆشەویستی بۆ پەروەردگار هیچ شتێک لای من زیاد ناکە و هیچ شتێک ناکە، بەس پەروەردگارم خۆش دەوێ. ئەمە ئیمانەکەیەتی. ئێمەش ئەگە تووشی مصیبەتێک ببین، تووشی ناخۆشیەک ببین، یەکسەر ناشکری خوای پەروەردگار دەکەین. کێمان وەکو ئەبوو قیلابەمان لێ هاتۆ ڕەحمەتی خوای لێبێ، بەڵام خاوەنی ئیمانی ڕاستەقینەیە، لەزەتی لە ئیمانەکەی کردووە، کاتێکە دەست و پێیەکانی لە دەست داوە هێشتا خۆی بە دەوڵەمەندترین کەس ئەزانێ لەسەر زەویدا، ئیمانەکەی لە دڵدا جێگیر بووە.